دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە، هەوڵێک لە نێوان خیانەت و دەستور و بۆچوونی پەرلەمانتار و هێزە سیاسیەکاندا. ماوەیەکە هەوڵێکی جدی هەیە بۆ بەستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بە بەغداوە، ئەوەش لەلایەک پشتیوانی بۆ زیاد دەبێت و لەلایەکی تریشەوە بە توندی لە دژی دەوەستنەوە. بەشێک لە مامۆستایانی ناڕازی ئەنجومەنێکیان دروست کردووە بۆ ئەوەی بەرپرسانی بەغدا ڕازی بکەن بەو کارە و لەوەشدا بەشێکی زۆر لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا پشتگیری هەوڵەکە دەکەن و لە بەرامبەریشدا بەشێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم بە توندی دژی هەوڵەکە دەوەستنەوە. چوار فراکسیۆنی کوردی لە بەغدا لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتاری عەرەب واژوویان کۆکردەوە و داواکاریان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کرد بۆ ئەو مەبەست. ئەمە بێجگە لە هەوڵی ژمارێک لە پەرلەمانتارانی پێشووی عێراق کە لەگەڵ ئەو ئەنجومەنەدا دەچنە بەغدا و بەشێک لە بەرپرسان دەبینن بۆ هەمان مەبەست. هەوڵەکە لە ناوخۆی هەرێم کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە، بە تایبەت بەشێک لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان هەوڵێکی لەو شێوەیە بە لێدان لە بەرژەوەندیەکانی هەرێم دەبین و پێیان وایە ئەوە خیانەتە لە قەوارەی هەرێمی کوردستان. موچەخۆرانیش بە مافی خۆیانی دەزانن و دەیانەوێت بە هەر شێوەیەک بووە کۆتایی بە کێشەی دواکەوتنی موچە بهێنن. ئەو کات لە ڕووی دەستوری و یاساییشەوە بۆ چوونی جیاوازی لە ئاسی پەرلەمانتاران و بەرپرسانی حکومیدا هێناوەتە ئاراوە. دوای ئەوەی مەسعود حەیدەر بریکاری وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند بە پێی دەستور حکوومەتی عێراق ناتوانێت ڕاستەوخۆ موچە یان هەر خەرجێکی تر بۆ هەرێمی کوردستان خەرج بکات، بەڵکو دەبێت هەموو مامەڵەیەکی نێوان هەرێم و بەغدا لە ڕێگەی دام و دەستگا فەرمیەکانی هەردوو لاوە بێت. لە بەرامبەر ئەوەدا یوسف محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق ڕایگەیاند بە پێی مادەی ١١٠ دەستوری عێراق ناردنی ڕاستەوخۆی موچە بۆ موچەخۆرانی هەرێم لەلایەن بەغداوە دەستوریە و هیچ ڕێگریەکی یاسایی نییە. لە کاتی پەسەندکردنی یاسای بودجەی گشتیشدا بەڕگەی مامەڵەی ڕاستەوخۆی حکوومەتی عێراق لەگەڵ هەر پارێزگایەکدا کە ناڕازی بێت لە شێوازی دابەشکردنی شایستەداراییەکانی مشت و مڕی لێکەوتەوە. ئەو کات هەوڵێک هەبوو بۆ ئەوەی ئەو بڕگەیە جێبەجێ بکرێت، بەڵام ئەوەش بەسترایەوە بەلایەنی دەستوری و یاساییەوە و بەشێک لە پەرلەمانتارانی کورد پێیان وابوو ئەگەر پەرلەمان و حکوومەتیش ڕازی بن بەوە ئەوە دادگای فیدراڵی هەڵی دەوەشێنێتەوە و ڕێگە بەوەها مامەڵەیەک نادات. لەم نێوەندەشدا دیار نییە موچەخۆرانی هەرێم کەی و چۆن ڕزگاریان دەبێت لە دواکەوتن و پێنەدانی موچەکانیان و کام حکوومەت و لایەن دوجار دەتوانێت کۆتایی بە کێشەکانیان بهێنێت کە ماوەی 8 ساڵە بەرۆکی گرتووە.